بەردەوامە چەرخاژینێ بخۆشیە وێشان ئەبن کەس نەکارە ڕائوەستینێ چ خواست هێز و لەشکەر هەبن نەخابن ببێ جیهانێ ئەو خانیکی دوو دەریە کانی باف پیرێوەکانی خۆدا تەنێ سەرمەدیە دنیا ڕۆنی دەستژێ نابە مخابن ژیان دەمکیە کەسێک بوێ قەت شانابە زاگۆنا ڕەبێ ژووریە خۆسکا دنیا بێ مرم بە تێدە نەبا کوشتن جەنگ کاربوون پیربوون ژیتن نەبا تەنێ جوانیە چەلەنگ ئەم مرۆڤن ئەو مرۆڤە دەخاپینە هەم بە پایە سەرخۆ دەچن جی کەسیرە قەت نامینە چنکی هەیە تێدە ئەی مرنێ ئەی لێ مرن تو میوانە هەر مالەیە هەڤال هۆگرتە تەفبرن تو نەیارە ژیانەیە گونەهێتە بکەسینێ نچیروانە کال و خۆرتە بێ هایدانی ژنشکاتێ سەوتی دلێ دێ و خوشکان ئەو پەیالە تەحل و ژەحری کەس نامینە ژێ فرنەکە کۆنێ شینێ بەر هەر دەری تەمەن باڵا وەندا مەکە مرنێ تو تەنێ دادوان جەمتە یەکن شا و شڤان ئەگەر خودێ بدی فەرمان نابیژی زەنگین و خزان بەندی داسێ خوەنە ئەم تەڤ لە جیهان هەموو ڕێوینە ji ber mirinê nîne rev em li ku bin wê me bîne xinizê gel tê çi bêjî li pêş wê dadgeha jorîn poşmanekî mest û bêjî rû bi tenî dîl û xemgîn wê bêjin te term û kelax nav û dengê te namînin li te komkin kevir û ax hindanî ser te bixwînin çi xwast bimînî li cîhan tê xatirxwaz bî bêguman çi xwast li wê bikî jiyan mala dawî tun goristan من ببورن قلي برا مرن ببيراوتين إن كسبونا وك خويا برا راستي لبيش وان داتين